رادیۆیا دەنگێگەل دەنگێوەیە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژار لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگێگەل بە یارمەتی هەوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. پەژاک وێڕای شەرمەزارکردنی هێرشە قڕکاریەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ سەر ڕۆژاوا ڕایگەیان بۆ پاراستنی ڕۆژاوای کوردستان و ئایندەی ئازاد و دیموکراتیک لە بەرامبەر پلانی قڕکاری دەوڵەتی تورک و چەتەکانی دەبێت جارێکی تر ڕاپەڕین. پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک لەبارەی هێرشی گروپە چەتەکانی سەر بە دەوڵەتی تورکی داگیرکرد بۆ سەر ناوچەکانی ڕۆژاوا و سووریا بە تایبەتی هەڵەبوو و شابا ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەاندووە هێرشەکانی گروپە چەتەکانی سووریا با پشتیوانی تەواوەتی دەوڵەتی تورک بۆ سەر ناوچەکانی ڕۆژاوا و سووریا بە تایبەتی هەڵەبوو و شەهبا لە ئێستادا بە ئامانجی جێنۆسایدی گەلانی ئەو وڵاتە بە تایبەتی کوردەکان ئەنجام دەدرێت. ئەنجومەنی پارتی ژیانی ئازادی کوردستان بە توندی ئەم هێرشانە شەرمەزار دەکات. هەروەها پەژاک جەخت دەکاتەوە ئەردۆغان با کۆکردنەوەی گروپە چەتەکان لە وڵاتانی جیاجیاوە هەوڵدەدات خۆ بەڕێوەبەری دیموکراتیکی ڕۆژاوا و باکوور و ڕۆژاوای سووریا لە ناو ببات، چونکە دەزانێت کە دەبێتە مایەی ئازادی گەلانی هەرێمەکە. هەروەها پەژاک جەخت دەکاتەوە بڵێ سەدارتربوونی ئاگری شەڕی جیهانی سێم لە سووریا بەهۆی پێشڕەوی گروپەکانی قاعدە و داعشی سەر بە تورکیا با دڵنیاییەوە بۆ تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مایەی مەترسی دەبێت. هەر بۆیە پێویستی بە هەڵویست وەرگرتنی نێونەتەوەی هەیە. ڕاگەیاندراوی پەژاکدا هاتووە ئەو شەڕی تورکیا لە سووریا هەڵی گرساندووە و هەوڵ دەدات هەڵەب لە بری ڕقای جاران بکاتە شوێنی زیادکردنی هێزی تەحریرە شام و گروپە چەتەکانی دیکە نەک هەر بەتەنیا لا دژی کوردەکانی ڕۆژاوای کوردستان و سووریا بەڵکو سەرجەمگەلەکەمان لە هەر چواربەشی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵکوژی دەکاتەوە. هەر بۆیەش پشتبەستنی گەلەکەمان با ئیرادەی خۆی سەرکەوتن لەم تێکۆشانەیە یەکلا دەکاتەوە. یەکڕێزی و یەکگرتووی گەلەکەمان لە هەر چواربەشی کوردستان هەروەک ڕابردوو سەرکەوتنێکی دیکەی هاوشێوەی ئازادی کۆبانی لا دژی چەتەکانی قاعدە و داعشی سەر بە دەوڵەتی تورک تۆمار دەکەن. دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی باچەکی قورس گوندەکانی منبەجیان تۆپ باران کرد. بە پێی هەواڵێکی ئاژانسی ئانها ئەمڕۆ دەوڵەتی تورک و چەتەکانی گوندەکانی ئۆمود جلود ئەلحوشەریە و لە نێوان گوندەکانی ئەبوو کەهف و تایها لە ڕۆژاوای کانتۆنی منبەجیان با هاوان تۆپباران کردووە و تا ئێستا زەرەر و زیانەکانی تۆپبارانەکانی ئەو گوندانە نەزانراوە. سووری مافەکانی مرۆڤ لە ڕاگەیاندراوێکدا لەبارەی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی باسی لەوە کردووە کە لە گوندەکانی سەر بە حەما پێکدادانی دژوار لە نێوان هێزەکانی حکوومەتی دیمەشق و چەتەکانی دەستەی تەحریرە شام هاتووەتە ئاراوە و بەهۆیەوە چەتەکان 10 کیلۆمەتر دوورخراونەتەوە و نەیانتوانیوە ناوچەی جەبەلە زەین العابدین بخەنە ژێر کۆنتڕۆڵی خۆیانەوە. با گوێرەی ڕاگەیاندراوی ڕوانگەی سووری مافەکانی مرۆڤ شەوی ڕابردوو هێزەکان حکوومەتی دیمەشق هێرشێکی چڵی ئاسمانیان کردوتە سەر پێگەکانی تەحریرە شام و لە ئەنجامی ئەو هێرشانەدا کۆنتڕۆڵی گوندەکانی کەفراوی و مەعیر سەحور کەوتوتە دەست هێزەکانی دەمەشق و چەتەکانی تەحریرە شام ناچار بوون بە مەودای 10 کیلۆمەتر لە دەوروبەری حەما بکشێنەوە. هەروەها ڕاگەیاندراوە کە هێزەکانی حکوومەتی دەمەشق هێزی پشتیوانیان بۆ گوندەکانی باکوور ڕۆژهەڵات و ڕۆژاوای حەما ڕەوانە کردووە. لالایەکی تریشەوە میدیا عەرەبیەکان سەبارەت بە کوژرانی یەکەمین ڕۆژنامەنووس لە شەڕەکانی ئەم دواییانەی سووریادا ڕایانگەیان ئەمڕۆ لە ئەنجامی هێرشێکی ئاسمانی رووسیا بۆ سەر باکووری ڕۆژاوای سووریا ئەنەس محەممەد خەربۆتلی پەیامنێری ئاژانسی هەواڵی DPA ئەڵمانی کوژراوە. هەروەها میدیا عەرەبیەکان ئاماژیان بۆ کردووە خەربۆتلی لە کاتی ئەرکدا لە شارۆچکەی مورک لە دەوروبەری حەما لە ئەنجامی بردومانکردنی فڕۆکە جەنگیەکانی رووسیا کوژراوە. جێ ئاماژەی ئەنەس محەممەد خەربۆتلی لە دایکبووی ساڵی 1999 و پێشتریش چەندین جار لە کاتی ڕووماڵکردنی شەڕی سووریا بریندار بووە. ئەم ڕۆژنامەنووسە سەرتا وەک فۆتۆجۆرنالیست
کاری کردووە و دواتر بۆتە پامنێر و تاکوێستا چەندها خەڵاتی نێودەوڵەتی لە بواری ڕۆژنامەوانیدا بەدەستهێناوە. کەمێک پێش ئێستا دەوڵەتی داگیرکەری تورک تۆپبارانی سنووری گوندی هەرۆری لە ناوچەی بەرواری باڵای سەر بە پارێزگای دۆهۆ کرد و بەهۆیەوە قوربانی لێکەوتەوە. بە پێی زانیاریەکان 3 هاوڵاتی دانیشتووی گوندی قومری چوونەتە چیای گوندی هەرۆری و لەلایەن تۆپخانەکانی دەوڵەتی تورکەوە تۆپباران کراون. بەهۆی تۆپبارانەکانەوە هاوڵاتیەک بە ناوی سەباح عەبدوستار شەهید بووە و 2 هاوڵاتی تریش بریندار بوون. ئەمە لە کاتێکدایە تا ئەم تۆپبارانانە ئەمساڵ بەهۆی هێرش و بردومانی دەوڵەتی داگیرکەری تورک لە ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان 29 هاوڵاتی شەهید و 18 دیکەش بریندار بوون و بەم تۆپبارانەشەوە ژماری قوربانیان دەبێتە 30 شەهید و 20 بریندار. دەوڵەتی داگیرکەری تورک بەردەوامە لە هێرشەکانی وەسەر باشووری کوردستان و بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی، بەڵام حکوومەتی عێراق و کاربەڕێکەری هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک دژی ئەو هێرشانەی دەوڵەتی تورک نەوەستاونەتەوە. باکووری کوردستان دادگای باڵای تورک لەسەر هەڵوەشانەوەی بڕیاری دادگای خۆجێی ئامەد بۆ گێڕانەوەی مافەکانی عەبدوڵڵا زەیدان و هەڵوەشانەوەی قەدەغە لەسەر ئەو سەر لە نوێ دۆسیەکەی ڕەوانەی لقی 5 دادگای تاوانە قورسەکانی ئامەد کردووە. بڕیارەکە پێش ئەوەی بە فەرمی لەلایەن دادگای باڵاوە ڕابگەیەندرێت لە میدیای سەربە دەسەڵات بڵاو کرایەوە. لە بڕیارەکەی دادگای باڵای تورکدا هاتووە کە بڕیاری دادگای خۆجێی ئامەد لەبارەی عەبدوڵڵا زەیدانەوە پێشلکاریە و بێبنەمایە و پێویستە زەیدان سەر لە نوێ دادگای بکرێتەوە. پێشتر و لەگەڵ بڵاوبوونەوەی بڕیارەکەی لە میدیای دەسەڵات عەبدوڵڵا زەیدان هاوسەرۆکی شارەوانی وان داوای لەگەل کردبوو بەرامبەر بەم گەمە نوێیەی دەسەڵات وریابن و خۆڕاگری بکەن و لەو بارەیەوە ڕایگەاندبوو پێویستە گەلەکەمان بە دەوری ئیرادەیانەوە کۆ ببنەوە و ئەم گەمە نوێیە تێک بشکێنن. وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاند وڵاتەکەی پاڵپشتی دیمەشق دەکات و ڕاوێژکاری سەربازی هەیە کە شان بەشانی هێزەکانی ڕژێم کار دەکەن و ئەگەر سووریا داوایان لێ بکات ئەوە هێز دەنێرن بۆ هاوکاری سووریا. ئاژانسی تەسنیمی ئێران لە زاری عەباس عێراقچیەوە سەبارەت بە ناردنی هێز بۆ سووریا و پشتیوانی حکوومەتەکەی ئەسەد و ڕوبەڕووبوونەوەی گروپە چەتەکانی دەوڵەتی داگیرکەری تورک نووسیوێتی دوای ماوەیەکی کەم لە هێرشە لە ناکاوەکەی گروپە چەکدارەکان لە سووریا گفتوگۆی بەرفراوان لەگەڵ بەشار ئەسەد سەرۆکی ڕژێمی سووریا ئەنجامدراوە. عێراقی پەیامی ئێرانی گەیاندووە کە پشتیوانی تەواوی خۆی بۆ سەرۆکی سووریا پشتڕاست دەکاتەوە. ەوە بڕیارە هەفتەی داهاتوو وەزیری دەرەوەی ئێران سەردانی عێراق بکات و بڕیارە لەگەڵ بەرپرسانی عێراق کۆ ببێتەوە. میدیا عێراقیەکان سەبارەت بە سەردانی وەزیری دەرەوەی ئێران بۆ عێراق وڵایان کردەوە. بڕیارە هەفتەی داهاتوو عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران سەردانێکی فەرمی بۆ بەغدادی پایتەختی عێراق ئەنجام بدا. ئاماژیان بەوەش کردووە لە میانی سەردانەکەیدا وەزیری دەرەوەی ئێران چەند کۆبوونەوەیەکی گرنگ لەگەڵ بەرپرسانی عێراق ئەنجام دەدا. هەروەها ڕایشانگەیاندووە کۆبوونەوەکان بۆ مەبەستی تاوتوێکردنی پێشهاتەکان و کاردانەوەکانی دۆخی سووریا و کاریگەریەکانی لەسەر ئاسایش و ئەمنیەتی ناوچەکە دەبێت. هەلا ڕۆژهەڵاتی کوردستان ئاژانسی هەرانە بڵاوی کردوێتەوە 4 هاوڵاتی کورد لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە لە سێدارە دراون کە دوانیان ژنن. دەشڵێن ئەم 4 کەسە لە دۆسی جیاوازدا لەلایەن دەستگای دادوەری ئێرانەوە سزای لە سێدارەدانیان جێبەجێکراوە. ئاژانسی هەرانە کە لە کۆمەڵێک چالاکوانی مافی مرۆڤ فێکاتوە سەبارەت با جێبەجێکردنی سزای لە سێدارەدانی 4 هاوڵاتی ڕایگەیاند. 4 هاوڵاتی کورد کە دوانیان ژن بەناوەکانی فەریدە جعفەرزادە خەڵکی ئیلام، عەلیە کاوریزادە خەڵکی دێگولان، حەسەن بەیگی خەڵکی سەراوی و عەبدولوەهاب باباخانیان خەڵکی بەدرە لە زیندانی ناوەندی ئیلام لە سێدارە دراون. هەروەها ئەم 4 کەسە لە دۆسیەی جیاوازدا لەلایەن دەستگای دادوەری ئێرانەوە سزای لە سێدارەدانیان جێبەجێ کراوە. جیاماژێ لە مانگی تەشرینی دووەمی ئەم ساڵدا نزیکەی 126 زیندانی کراو لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە سزای لە سێدارەدانیان بەسەردا جێبەجێ کراوە کە 25 کەسیان کورد بوون.
دامەزراوەی بەرهەمهێنانی میدیایی BBC بریتانی لیستی 100 کاریگەرترین ژنانی جیهانی بۆ ساڵی 2024 بڵاو کردەوە. لە لیستەکەدا ژنێکی کورد بە ناوی ژینا مۆدەڕس گورجی خەڵکی شاری سناک کە ڕۆژنامەنووس و چالاکوانی کوردە لە لیستی 100 کاریگەرترین ژنانی جیهان لە ساڵی 2024دا ناوی هاتووە و بە یەکێک لە کاریگەرترین ژنانی ئەم ساڵ دیاری کراوە. هەروەها BBC ئاماژەی بەوەش کردووە لە ساڵی 2019 ژینا ئەنجومەنی ژنانی ژیڤانۆی دامەزراندووە و ئەم کۆمەڵەیە لە ڕێگەی پەروەردە ناڕەزایەتی دەربڕین و هەوڵەکانی داکۆکیکردنی بەرەنگاری توندوتیژی دژی ژنان دەبێتەوە و دەشڵێن لە سەرەتای دەستپێکردنی شۆڕشی ژیان ئازادی ژینا مۆدەڕس گورجی 2 جار دەستگیر کراوە و سەرەتا بە 21 ساڵ زیندانی سزا درراوە بە تۆمەتی پرۆپاگاندا دژی دەوڵەت و بەڵام ئێستا سزای 2 ساڵ و 4 مانگ لە زیندانی سنا بەسەر دوات. هەروەها ژینا مۆدەڕس گورجی ئەندامی هەڵمەتی 1 ملیۆن ئیمزا بوو کە بە ئامانجی کۆکردنەوەی پشتیوانی خەڵک بۆ چاکسازی یاسایی جیاکاری دژی ژنان دامەزرا بوو. هەروەها لە ڕۆژهەڵاتی کوردستان میدیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان سەبارەت بە دەستگیرکردنی هاوڵاتیان لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە لە مانگی ڕابردوودا ڕایانگەیان لە مانگی ڕابردوو 150 هاوڵاتی لە شارە جیاجیەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە دەستگیر کراون و دەشڵێن 45 لەوانەی دەستگیر کراون کوردن و هەروەها 16 لەوانش چالاکوانی مافەکانی ژنانن. جێ ئاماژەیە لە مانگی تشرین یەکەمی ئەم ساڵدا نزیکەی 55 هاوڵاتی لە شارە جیاجیەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە دەستگیر کراون کە 20 هاوڵاتی لەوانە کورد بوون.